کۆمپانیایەکی ئەمریکی بەنیازە لە نیوەی دووەمی ساڵی 2016 هەرزانترین ئۆتۆمبیلی خۆی بخاتە بازاڕەکانەوە کە کۆی گشتی نرخەکەی دەگاتە 6,800 دۆلاری ئەمریکی. بەڵام جیاوازی ئەو ئۆتۆمبیلە لەوەدایە کە سێ تایەی هەیە. پۆل ئەلیۆ دامەزرێنەری کۆمپانیای ئەلیۆ مۆتۆرزی ئەمریکی ئاماژەی بەوەداوە لەو باوەڕەداین زۆربەی شۆفێران پێویستیان بە ئۆتۆمبیلی قەبارە گەورە نییە و زۆربەی کاتەکانیش بەتەنها لە ڕێگەکاندا هاتوچۆ دەکەن. ئەلیۆ گوتیشی خەڵک دەتوانن ئۆتۆمبیلێکی بچووک و کەم خەرجی بەکار بهێنن کە ئەمەش لە نێو خۆی ویلایەتە یەکگرتووەکان دەچێتە خانەی مۆتۆرسکیل نەوەک ئۆتۆمبیل. ئۆتۆمبیلەکەی ئەلیۆ مۆتۆرز سێ تایی هەیە و بە قەبارەی دوو سەرنشینی دروستکراوە و مەکینەکەشی سێ پستۆنیە و بە قەبارەی 0.9 لیترە. هەروەها ئەو ئۆتۆمبیلە هێزی 55 ئەسپی هەیە و دەبڵ گێڕیشە و بۆ هەر 100 کیلۆمەترێکیش پێویستی بە 2.8 لیتر بنزینە ئەگەر لە خێرایی 80 کیلۆمەتر بڕوات لە کاژێرێکدا. ئەو جۆرە ئۆتۆمبیلانە بە گوتەی کۆمپانیاکە کێشەی ڕاگرتن و پارکینگی نابێت. لە تشرینی دووهەمی ڕابردووشەوە دەستکراوە بە ناونووسکردنی ئەوانەی کە خواستی کڕینی ئەو ئۆتۆمبیلان هەیە و تاوەکو ئێستاش زیاتر لە 36,000 داواکاری هەیە. کێشی ئۆتۆمبیلی ئیلیۆ دەگاتە نزیکەی 500 کیلۆگرام و توانای خێراییشی 106 کیلۆمەترە لە کاژێرێکدا. دامەزرێنەری ئەو کۆمپانیایە لەو بارەیەوە باز لەوەش دەکات بە پێچەوانەی کۆمپانیا پیشەسازیەکانی دیکەی ئۆتۆمبیلی ئەوروپی و ئەمریکی. پەیکەری ئەلیۆ بە کەرستەی پلاستیک و هەندێک مادەی کاربۆنی دروستکراون و پشتی بە بەرهەمەکانی فۆرد فۆستاگی ئەمریکی بەستووە لە دروستکردنی ئەو ئۆتۆمبیلەدا.